دکتۆر نیڤبینە مزگەفتێ و ماڵەوەدا ساڵە 2017 وەکێدێر هەیڤە ڕەمەزانە پیرۆز هەوڵە تیرۆرکردنەوە هەداین چاوی ئەو مەسەلای هاتمە خوارەوە لە مزگەوت یەکێک لە فەقیەکان لەگەڵم هات خەڵکی ئاکرەیە پرسیارێکی لێ کردم لێرە ڕایگرتم دەنگێکی بە قووەت نەک تەقینەوە وەکو بەردێکی گەورە بەم دیوارە دادرا و کەوتە ژێر پێمان کە سەیرم کرد وتم کاکەمە ڕوومانەیە سوڕا هاتە لێرە لەم شوێنە لەوە تەقیەوە دوای ئەوە بە 2 ساڵ لێرە لە مزگەوت دەرسم هەبوو جا دوای دەرس پرسیارم بۆ دێ پرسیارێک هات نووسراوە مامۆستا ئەو کەسەی کە ڕوومانەکەی پێدادای ئەگەر داوای لێ خۆشببوون و گردنازایی لێ بکگرنی ئازادەکەی ناوی کەس لە نووسراوە میشێکسەر وتم ئەگەر بێت تەوبەی کردبێ و گەڕابێتە بەلای خوا هەستی بۆ تاوانە کردبێ گەرنی ئازادەکە کشتینە کەسەکەمان هێنا و هات و دانیشتو بەڵێ ترافی کردو دی 2 سارە بووین کە بۆم دەرکەوت ینی خەڵەتێنراوە پێی کراوە کێ پێکردی هەموو شتێ ناوترێ بە تەفسیل باسی کرد هەمووشی سەوت و توزانی کێ پێکردیە بێگومە